سڵاوتان لەوێت بەیانیتان باش ڕۆژتان باش بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە سەلامەتی و پڕ لە خۆشی و پڕ لە شادیتان دەست پێ کرد بێت بەو هیوایی هەر تاکێک لە ئێوە کە ئێستا گوێگرتووە بینەری بەرنامەکەی ئێمەن دڵەکانتان ئارام بێت دڵەکانتان خۆش بێت لە شەقی ساغ و تەندروستان هەبێت هەمیشە باس لە لەشساغی و تەندروستیەکەین ئەگەر تەندروست نەبینەوە چێژ و لەزەت لە هیچ شتێک وەرناگرین بۆیە هەموو بەیانیت هیوای لەش ساغێکی باشتان بۆ خوازم ئەمڕۆژ با کۆمەڵی وەرگە و بابەت لەگەڵتانی لە ڕۆژباشی کوردستان 24 ئەو بابەتانی کە گرنگن ڕۆژانە دەیان خەینە ڕوو ئەمڕۆ ئەو بابەتەی کە باسی لێوە ئەکەین بابەتێکە کە دەتوانم بڵێم شاعیری گەورەی کورد بەجەستە ماڵاوایی لێکردی بەڵام بەڕۆح مایەوە مامۆستا شێرکۆ بێکەس لە 4 گەلاوێژی 2013 کۆچی دوایی کرد و ئەم ساڵ 8 ساڵ بەسەر یادی کۆچی دوایی ئەودا تێدەپەڕێت و ئەمڕۆ ئێمە ئەو یادە لە ناو بەرنامەی ڕۆژباشی کوردستان 24ەکەینەوە بە حزوری یەکێک لە هاوڕێ نزیکەکانی خۆی باس لە ژیانی مامۆستا شێرکۆ بێکەس ئەو شاعیرە نازداری کوردەکەین ئەمە تەوەری سەرەکی بەرنامەکەمانە بێت وە جگەلەوە کۆمەڵی بەرگە و بابەتی دیکە بۆ ئێوە ئامادەیە هەر لە بابەتە تەندروستیەکان و هەتا و بابەتانی کە پڕ لە سوود و زانیارین بۆ ئێوە لەگەڵ چەند بابەتی ناوازە و جیاواز لە ناو و دەرەوەی کوردستان جا سەرەتاش بە کۆمەڵێک لە هەواڵە سیاسەکان دەست پێ بکەم بابزانین لە دنیای سیاست وەک هەر ڕۆژێک کە دەیڵێن چی دەگوزێت. لە شاری هەولێر لەژنەی باڵای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ کاندیدەکانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبووە و پارتی دیموکراتی کوردستان دەستی بە بانگەشەی هەڵبژاردنەکان کرد. پارتی دیموکراتی کوردستان جەخت دەکاتەوە کە پشت ئەستورن با دەنگدەر و جەماوەرەکەیان کە لە هەڵبژاردننی ڕابردوو دەنگی زیاتریان بەدەستێن چونکە لە قۆناغە سەختەکانیشدا بەردەوام پشتیوانی پارتی دیموکراتی کوردستانیان کردووە. عێراق زیاتر لە 17,000 پارچە شوێنەواری لە 4 وڵاتەوە گەڕاندەوە. فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەاند وڵاتەکەی 17,338 پارچە شوێنەواری لە 4 وڵات گەڕاندۆتەوە. ڕاشیگەاند 17,321 پارچە شوێنەواری لە ئەمریکا، 9 پارچە لە ژاپۆن و 7 پارچە لە هۆڵەندا و 1 پارچە شوێنەواریش لە ئیتاڵیا گەڕێنرامێتەوە بۆ عێراق. وەزیری دەرەوەی عێراق جەختیشی کردەوە لە ماوەی نێوان ساڵانی 2016 بۆ 2021 5 کاروانی شوێنەواریان گەڕاندۆتەوە و ڕادستی وەزارەتی ڕۆشنبیری کراوە. 10 کەس بە تۆمەتی کوشتنی خێزانە کوردەکەی تورکیا دەستگیر کراون. ئەو 4 گومان لێکراوی کە بە تۆمەتی کوشتنی 7 ئەندامی خێزانە کوردەکەی شارۆچکەی مارامای سەر بە پارێزگای کۆنیای تورکیا ڕەوانەی دادگا کرابوون و دوای لێکۆڵینەوە 10 کەسیان دەستگیر کراون. بەڵام بکوژی سەرەکی کە ناوی محەممەد ئاڵتونە تا ئێستا دەستگیر نەکراوە و هێزانیەکان بە دوایدا دەگەڕێن. ئاگر لە 11 ناوچەی تورکیا بەردەوامە و بە 76 فڕۆکە و هەلیکۆپتەر هەوڵی کوژانەوەی ئاگرەکان دەدرێت. وەزیری کشت و کاڵ و دارستانەکانی تورکیا ڕایدەگەێنە داگیری گەورە کە لە دارستانەکانی ئەنتالیا و مۆدڵای بەردەوامە و ئاگرەکە پێدەنێتە 8مین ڕۆژیەوە. وەزیری کشت و کاڵ و دارستانەکانی تورکیا ڕاشی دەگەێنێت رووسیا و ئۆکرانیا و ئیسپانیاش هەوڵی کوژاندنەوەی ئاگرەکە دەدەن. پێنتاگۆن ڕایگەیاند لە هەڕەشە بەردەوامەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێدەگەین و هۆکاری هەبوونی هێزێکی زۆری ئەمریکی لە ناوچەکە بۆ ڕێگریە لە هەڕەشەکانی تاران. جۆن کێربی وتەبێژی پێنتاگۆن لەبارەی هێرش و هەڕەشەکانی ئێرانەوە دەڵێت بە دڵنیاییەوە بەرگری لە سەرباز و بەرژەوەندەکانمان لە ناوچەکە دەکەین و بۆ وەڵامدانەوەی ئێران مەرج نییە مەبەست لە وەڵامی هاوبەش و هەماهەنگی هێرشی سەربازێ بێت.
ئەمیش کورتێک بوو لە هەواڵە سیاسەکان دەچینە ناو پرۆگرامەوە. ڕۆژانە ئێمە باس لە بەرزی پلەکانی گەرماکەین و کاریگەرەکانی وشکە ساڵی. جا وشکە ساڵی و بەرزی پلەی گەرما لە وەرزی هاوین کە بەم بابەتە دەست پێ ئەەکەم کاریگەریکی خراپی لەسەر بڕ و جۆری بەرهەمە کشتتوکاڵەکان دروست کردووە. شووتی دەشتی شارە زور کە یەکێکە لە بەرهەمە بەتام و تایبەتەکان کە لە وەرزی هاوینە ڕیارێکی زۆری هەیە، بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی چەند جۆرێک لە نەخۆشی کا بە وتەی جوتیارەکان کە بەهۆی گەرمایەکی بەتینەوە دروست بووە زیانێکی زۆر بەربەرهەمی شووتی جوتیارانی ناوچەی شارە زۆر گەیشتۆ بەداخ. ئێمە جوتیاری قەڵبەزین دەفەری شارە زوور ئەم شووتیامان کردن لە مانگی سێوە تا ئیسا خەریکی ئەم شووتیین ئەم شووتێش ئەوە بەڕووبوومەگەیەتی ڕقە لێدا و سی دووە لەم عەرزە تقریبان 7 ملیۆن ماتیا سەرف کردە من ئەو پیاوە ئیتر بەڕووبوومەگەی ئاوایە خوا وای لێکردن دایەتی ڕقە و نەخۆشی ڕقە ساڵانە زەرێکی زۆر لە فەلاحەدا وەکو ئەمساڵ زەرەرەکەی زۆرتر بووە، زۆر زیاتر لە ساڵانی پێشووتر زەرەرەکەی زیاتر بووە. نەخۆشی ڕقە سنان و بزمارێکی پێوترێ. نەخۆشی ئەمساڵ باوکمان زەرعات ئەم زەرعاتیان کردو و مەسروفاتێکی زۆر زۆریان تیا کردووە. ئەم نەخۆشی ڕقەش وای لێ کردووە بەروبوومەکەی بە کەڵکی ئەوە نایە بچێتە بازاڕ. هۆکارێک لەوانە ئەڵێن باە با هۆکارێکی سەرەکیە بوو ئەوە دوو هۆکارەکەی گڕە و گەرمایە ڕۆژ گەرمە و شەویش فێنکە زیاتر تەسیری بۆ سەر نەخۆشیەکە بێ. هۆکارێکی تر لەوە کە جوتیاران باسیەکەن باس لەوە ئەکەن ئەڵێن هۆکارەکەی جاڵجاڵۆکەیە. جاڵجاڵۆکەش هۆکارێکی ترێ بۆ نەخۆشیەکە بڕکەکەی زەر دەکاتەوە بڕکەکەش زەرد بۆ هۆکارەکەی ئەیکاتە ئەم نەخۆشیە پێی دەوترێت ڕقە. ئاو دەوتوتی و خۆشی بۆ ماڵ و مناڵ هاتی بێ بەلا هەروایە خۆی بەلا ساڵێک بۆی تێ و 10 ساڵ وی نایە لەو 10 ساڵا بۆ خۆی ئیبادە ئەوێت. بەڵێ وەک بینیمان بەداخەوە نەک هەر بەرهەمی شووتی زۆرێک لە بەرهەمەکان ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵی و زیانێکی زۆریان بەرکەوتووە و ڕەوشی کەش و هەوا ئاماژەی باش ناکەن بۆ کەش و هەوایەکی باش و لەبار. پلەکانی گەرما هەر لە بەرزبوونەوەدایە بەڵام ئەمە وتەی ئێمەیە کە هەستی پێ ئەەکەین کە چەنێ گەرمە بەڵام وەک ڕەوشی کەش و هەواوە دیاریکردنی پلەکانی گەرما ئەوە با بزانین ڕەوشی کەش و هەوای کوردستانی گەورە بە ژمارە یاخود بە پلەکانی گەرما چیمان پێڵێت.
ساڵانی پێشتر کە تەمەنی ئێمەی باڵێن هەشتاکان وانە کاتێک گەرمایەکی زۆر نەبوو ئەو دەم لە کۆڵانەکان یاریمانە کرد گەرماکەی ئەم مندەوەکو ئێستا گەرم نەبوو کە منداڵان نەتوانن لە دەرەوە یاری بکەن هەرچەندە گەر ئێستا کەش و هەوا باشیش بێ بەڵام ئەوەندە مناڵەکان بە دیار ئامێرە ئەلکترۆنەکانەوە دائانیشن ئەوە لە یادیان کردووە شتێک هەیە بە ناوی یاریکردن لە دەرەوە و چێژوەرگرتن لە دەرەوە من ڕەنگە وا بیر ئەەکەمەوە کە ڕەنگە چێژوەرگرتنی مناڵی ئێمە هی ئەوە بێت کە لە دەرەوە یاریمان ئەکرد بەڵام لە هەندێک شوێن هەیە هێشتا ئەیانوێت ئەو کولتورە جوانە بپارێزن و لە جۆری فستیڤاڵ یاریکردنی منداڵان لە کوچە و کۆڵانەکان ڕێک دەخەن بۆیە منداڵانی 42 شاری تورکیا و باکووری کوردستان بۆ بەسەربردننی پشووی هاوین سەردانی گوندی گولپناریان لە چەویلکی باکووری کوردستان کردووە لەلایەن کۆمەڵێک لە گوندەکانەوە خەڵکی گوندەکان فستیڤالێکیان ئەنجام داوە و ئەو فستیڤالە ڕێکخراوە تایە چەندین چالاکی ئاهەنگ و گۆرانی و میوزیک و هەروەها یاریکردن پێشکەش بە منداڵان کراوە بایمەش پێکەوە بیبینی کۆمەڵی گوندەکان گەشتێکیان بۆ منداڵانی 42 شاری تورکیا و باکووری کوردستان بۆ گوندی گوڵپنار کە نزیکەی 25 کیلۆمەتر لە ناوەندی شاری چەولکی باکووری کوردستان دوورە ڕێخست لە گەشتەکەدا فستیڤاڵێکی پڕ جۆش و خۆش و بۆ منداڵەکان سازکرا و تێدا چالاکی هونەری و پێشبڕکێ و یاری تایبەت لە نێوان بەشداروان ڕێکخرا Losandar yönetimi olarak ڕۆڵی 42 شارمان کۆ کردوێتەوە و وەک بۆنەیەکی کۆمەڵایەتی سەردانی گوندی گوڵپنەرمان کردووە و فستیڤالێکمان بۆ ڕێخستون لە فستیڤالەکەدا منداڵەکان چەندین یاری و پێشبڕکەیان ساز کردووە خەڵکی گوندەکە پشتیوانی تەواوی پرۆژەکەیان کردوین و هەموو ئاسانکاریەکەیان بۆ کردوین ئاماس لە ئەنجامدانی ئەم گەشتە کۆمەڵایەتی و تێکەڵێ بۆ منداڵانی بەشێک لە شارەکانی تورکیا و باکووری کوردستان بۆ ئاشنابوون بوون با کولتوری ناوچە دوورە دەستەکان و هەروەها بەسەربردنی پشووی وەرزی هاوین کە ئێستا داوامی قوتابخانەکان کۆتایی هاتوو لە پشوودان ئێمە لە سامسۆنەوە هاتوین زۆر دڵخۆش بووین فستیڤاڵ و ژمارەیەک پێشبڕکیان بۆ ڕێخستی یاری پەتپەتێن و گوریس ڕاکێشانمان کرد ئەوانەی خەڵاتیان پێداین زۆر دڵخۆشیان کردی منداڵانی دیاربەکر سەمسۆن ئیستانبوڵ و ئەنقەرە دەیان شار و ناوچەی دیکە بە بۆنەی پشووی هاوینەوە بەسەربردنی کاتێکی خۆش گەشتێکیان بۆ گوندی گوڵپناری سەر بە پارێزگای چەولیک لە باکووری کوردستان بۆ ڕێکخرا ئەو گوندەی کە لەوە ریزستاندا ژمارەی دانیشتوانەکەی لە 100 کەس تێپەڕ ناکات لەو گەشتەدا فستیڤاڵ و پێشبڕکێ و یاری جۆرە و جۆر بۆ منداڵان سازکرا و خەڵات بەسەر براوەکاندا دابەشکرا لەوێ مەمرە جانی جانان لەوێ مەمرە نەبای ئەوێ تۆ ئەناسێ و نەمەلێکی و نە ئاوی ئەوێش ئەزانێ تۆ لە کام بە فریشاخانی لەوێ مەمرە جانی جانان کێ نازانێ دڵی ئەوێ عاشق بڕە و مەیل بڕە و هەر بیرچوونەوەی تیا ئەڕێ کێ نازانێ تۆ تەنیا نیت تۆ تەنیا نیت بە شێوە بێ یا بەڕەک یا بەگەڵا و یا بەلاسک هەر لە درەختی شەوانی ئێرە ئەچی تۆ تەنیانیت لە پاییزە هەژارەکەی سلێمانی و لە کۆترە شینکەی کەسیرەی بەرپروشەی ئێواران و لە ئەرخەوانی بێخەوی سەیوانەچی لەوێ مەمرە و نە غەریبی غەریبترە و نە تەنیایی تەنیاتر و نە بێکەسین بێکەسترکە لەوێ مەمرە جانی جانە لەوێ مەمرە ئەمڕۆ ساڵیادی کۆچی دوایی شاعری گەورەی کورد شێرکۆ بێکەسە و ئەم پارچە شێعرەش یەکێک بوو لە بەرهەمە هەرە جوانەکانی مامۆستا شێرکۆ هەروەها هەڵۆی شێرکۆ بێکەس کە کوڕی شێرکۆی گەورەیە بۆ باوکی لە خەمی لە دەستدانی باوکی ئەڵێت باوکم لە وەرزی باران بڕاندا مرد کەچی نیوەشە و ئاسمان نمە نمە دەگرە وەک باسم کرد لە سەرەتاوە ئەمڕۆ تەوەرەکەمان سەبارەت بە شێرکۆ بێکەس دەبێت کە ڕۆژی 2/5 ساڵی 1940 لە گەڕێکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بوو ئەم شاعرە گەورەیە و یەکەمین شاعرە یاخود یەکەمین شعری خۆی کە لە تەمەنی 17 ساڵیدا بڵاوی کردوتەوە ساڵی 1968
یەکەمین پەرتووکی شعری خۆشی بە ناوی تریفەی هەڵبەست لە بەغدا لە چاپ درابووی و لە ساڵی 1970 لەگەڵ کۆمەڵێک لە شاعیرانی بەناوبانگی و سەردەما بانگەوازێکیان بۆ گۆڕانکاری لە شعری کوردی بەتایبەت چوون بەلای شعری نوێ هی کوردی بڵاو کردەوە و ئەم شاعیرە گەورەیە ساڵی 1970 لە سوید خەڵاتی تۆخۆلسکی پێبەخشرا و شعرەکانی بۆ سەردەیان زمانی زیندوی جیهان وەرگەڕاون. لە ساڵی 2001 ناوەندی چاپ و ڕاگەاندنی خاک خەڵاتی پیرەمەردی شاعری باشێرکۆ بێکەس بەخشی. لە ساڵی 2009 تەواوی بەرهەمەکانی لە 8,000 پەڕەدا لە چاپدران لە ڕێکەوتی چواری ئاوی 2013 لە ستۆکۆڵم پایتەختی سوید کۆچی دایک و لەسەر داوای خۆی لە پارکی ئازادی بە خاک سپێرداچوون ئەو حەزی لە تەنیایی نەبوو حەزی لەوە دەکرد کە لە ناو خەڵک و لە ناو پێکەنینی خەڵک و لە ناو دەنگی خەڵکا بێت یادێک بۆ شێرکۆ بێکەس تەوەری ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باشە و لەگەڵ میوانەکەمان کەمێک گفتوگۆ سەبارەت بە ژیانی ئەو شاعیرە گەورەیەکەین کە میوانەکەمان کامەران سوبحان نووسەر و هاوکات بەڕێزیان 12 ساڵ لە دەستگای چاپ و بەخشی سەردەم لەگەڵ مامۆستا شێرکۆ پێکەوە کاریان کردووە و گفتوگۆی ئێمەش ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیان دەبێت. ئەم کاتتان باش بانیتان باش ئەمڕۆ بۆ هەر کەسێک ئەگەر ڕۆژێکی خۆش بێت بۆ کەسانی کە زۆر نزیکن یان هەواداری ئەم شاعیرە گەورەیە شاعیر شێرکۆ بێکەس بن کاک کامەران ڕەنگە ڕەنگێکی ڕۆژێکی زۆر ناخۆش بێت یادەوەرێکی زۆر ناخۆشتان هەبێت کە دروستە ئەو بەجەستە لە ناو ئێمەنەمە بە ڕۆح لەگەڵمان ماوە ئەمێ بۆ زانم کە سەرەتا بۆ ڕۆحی ئەو شاعیرە چیت هەیە لەم ڕۆژەیە بەیانیتان باش بەیانی بینەرە بەڕێزەکانیش باش لە ڕاستیە هەروەکو جەنابە فەرموود ئەم ڕۆژەیە یەکێکە لە ڕۆژە هەرە غەمگین و تاریکەکانی ژیانی من کە هەواڵی مەرجی کاک شێرکۆ تووشی شۆشێکی گەورەی کردین و تا ئێساش شۆکەکە بەری نەیاوین بەو پێی کە من پێم وایە هەروەکو جەنابە لە پێشەژێکا فەرموود ڕاستە کاک شێرکۆ بێکەس بەجەستە لە ناومانە نەمانەوە بەڵام وەکو داق وەکو خەیاڵ وەکو شعر هەر لە ناومانە زینەوە لە ڕاستیە سەبارەت بە پرسیارەکەی جەنابیشی کە چی پێیان و چی قسەیەکم هەیە بۆ ئەم ڕۆژە ئەوەی لە دوای مەرگی کاک شێرکۆ بۆ من بایەخ و گرنگ بووە زیاتر ئیشکردن بۆ لە ناو بەرهەموو دقەکانیە هەر بۆیە وەکو بەڕێزیشتان ئاگادارن تەنها ساڵێک پاش کۆچی دوایی کاک شێرکۆ من بەشی یەکەمی کتێبی تافگەوی و شەو هەڵوێست نامەکانی شێرکۆ بێکەسم لەبەر جێگا کۆ کردەوە بەشی یەکەم پاش ساڵ 2 ساڵ پاشتریش بەرگی دووهەمی نامەکانی شێرکۆ بێکەسم لە نامەی ترا کۆ کردەوە ئێساش سەرقاڵی بەشی سێمی نامەکانی شێرکۆ بێکەسم ڕەنگە جەنابیشتان و بینەرانیش بزانن شێرکۆ بێکەس بەدەل لە شاعر یەکێکە لەو شاعیرە کوردانەی یەکێک لەو نووسەرە کوردانەی بە یەخێکی ئەجگار گەورەی بە نووسینی نامەیاوە و نامە لە ئەدەبیاتی شێرکۆ بێکەسان پانتایەکی زۆر گەوری دا باشە کاک کامەرا من دێمە سەر ئەو پرسیارە بەڵام بۆ ئەوی کە زۆر نەچینە ناو چۆنەڵە نەچینە ناو قوڵای بەڵام هەر لە سەرەتاکانە بین وردە وردە بچینە ناو قوڵایی ژیانی شێرکۆ بێکەس ئەو شاعیرە گەورەیە حەزەکەم بزانم کە هەموو کەسێکی ئازیز و خۆشەویست چ کۆچەکەی لە یاد ناکرێت چ سەرەتای ناسینیشی بێگومان ئەو کەسانی کە زۆر ئازیزن هەمیشە سەرەتای ناسینەکانیان یادگارێکی زۆر جوانە هەرچەند وەکو چۆن کۆچی دواییان زۆر خەمبارمانەکات ناسینیشیان جیاوازترە لە ناسینی کەسانی دیکە بابزانم سەرەتای ناسینی کامەران سوبحان چۆن بووە لەگەڵ شاعری گەورە شێرکۆ بێکەس یاخود سەرەتای کارکردنتان چۆن دەستی پێکردووە بە یەکەوە سەرەتای ناسین ڕەنگە من بۆ کاک شێرکۆ جیاواز بێت لە ناسینم بۆ هەر کەسێکی تر من لە کۆتایی ساڵانی هەشتاکان و بە دیاریکراویش دوای کیمیابارانی هەڵەبجەم
کاکشکۆ شارێکی نووسی بۆ هەڵابجە و کاتە دیارە ڕژەمی بەعز هەبوو لە ڕێ ڕادیۆ و تەزیلەوە من گوێم لەو شارەگەر کاتی هەڵابجە بوو بە هەڵەبشیما کە شارێکی زۆر تایبەتی کاکشکۆ بوو لەو ڕۆژگارەیان نووسی بووی تەنها چەند مانگێک دوای کیمەبارانی هەڵەبجە بوو لەو کاتەوە شێرکۆبیا کەسم ناسیوە وەکو ناسین بەڵام سەرەتای ناسینمانە گەڕێتەوە بۆ دواتریش لە دوای ڕاپەڕینەکە و دوای ئەوەی کە لە یەکەمین کابینی حکوومەتی یاریمی کوردستان بوو بۆ وەزیری ڕۆشنبیری کاکشێرکۆم ینی زیاتر ناسی وەکو جەستە وەکو چالاکی ڕۆشنبیریەکان بەڵام وەکو ئیشکردن لەگەڵ ئیشکەم لە سەرەتای ساڵی 2000 ئەو کاتەی لە دەستگای چاپ و پەخشی سەردەم من کارم دەکرد بۆ بەڕێوەبەری نووسینی هەردوو گۆڤاری ئایندە و گۆڤاری ڕۆڤار بووم هەردوو گۆڤارەکەش سەرەتا کاک حسێن عارف خاوەنی امتیازی بوو تەمەن درێژ بە کاک حسێن دواتریش مامۆستا شێرکۆبیەکەس خاوەنی امتیازی هەردوو گۆڤارەکە بوو ڕۆژانە معایشەمانە بوو بەیەکەوە و ئیشمانە کرد بەیەکەوە وە کۆمەڵێکی زۆر یادگاری و بیرەوەریمان هەیە بەیەکەوە و من زۆر جار لە نووسینەکە باشە کاکامەران دێنە سەر یادگاری و بیرەوەریەکانیش هەر کەسێک و تێڕوانینێکی هەیە بۆ کارەکانی شێرکۆبێکەس بابزانین تێڕوانینی شێرکۆبێکەس لەبارەی ئازادی و ژن و نیشتیمان کە وەکو کەسێک تۆ نزیک بوویتە لێوەی خۆی تێڕوانینی چی بوو ڕەنگە من بە چاوێکی تر یەکێکی تر بە چاوێکی تر تێڕوانمان هەبوو بێت ئەو سێشتا ئازادی و ژن و نیشتیمان چی بوون لەلای ئەو ئەو سێچمکی کە جەنا بە باسێگەر ئازادی ژن نیشتیمان پێم وایە پانتاییکی زۆر فراوانی لە شعر و دنیابینی شێرکۆبیەکەس داگیر کردووە ببورن کە ئەڵم دنیابینی مەبەستم تەنها شعر نییە لە شعرە باسی نەکردووە کە خۆشی ئاماژە و پیا کۆبەرهەمەکانی زیاتر لە 8,000 لاپەڕەیە و پاش کۆبەرهەمەکانیشی 4 دیوانی تری چاپ بووە لە هەموو دیوانەکانیە لە سەرەتای شەستەکانەوە شێرکۆبیەکەس ئەم سێچەمکە لای زۆر زۆر تایبەتمەندیە بۆ یەک نیشتیمان 2 ژن 3 ئازادی وەکو خۆشی لە بیرەوەریەکانیە زۆر باسی ئەم سێچەمکەی کردووە و زۆر نمونەی هێناوەتەوە و تەنانەت لە یەکێ لە دیوانەکانی ئێستا کچەک نیشتیمانمە کە ڕەنگە جەنابتان و بینەرانیش خوێن بێتانەوە ئاگاتان لێبێت شێرکۆ یاخیە بێت لە نیشتیمان بێتاقەتە بێت لە نیشتیمان بەڵام ناتوانێت نیشتیمان بەنەفرەتکە بەڵام ناتوانێت واز لە نیشتیمان بێنێت خۆی ئەڵێت لە بیرەوەریەکانی ئەڵێ من هەموو ساڵانی کە لە غوربەتا بووم هەستم کردووە قەلەقی دڵڕاوچێکی زۆر زۆرم هەیە بۆ نیشتیمان بەردەوام لەگەڵ نیشتیمان نبووم تەنانەت لەم کتێبانەیە خاتون لەم دوکتەبی کە من کۆم کردووەتەوە نامەکانی شێرکۆبیەکەس لەوە شار ئەم سێچەمکە پانتاییکی زۆر زۆری داگیر کردووە و زۆر زۆر قسەی لەسەرەکات باشە ئەو تایبەتمەندیانە چین کاک کامەران کە وای کردووە بەرهەمەکانی یاخود هۆنراوەکانی شێرکۆبیەکەس بچێتە ناو مێژووە بمێنێت و هەر بەردەوامنەوە بۆنەوە ڕەنگە هەر ئەم بەرهەمانە هەر هەبێت تایبەتمەندەکان چی؟ کۆمەڵە تایبەتمەندێتی هەیە لە شەڕی شێرکۆبیەکەسەوە زۆر جاریش باز لەوە ئەکرێت تا ئێستا هیچ شاعیرێکی کورد نەیتوانیوە شێرکۆبیەکەس تێپەڕێنێت و ئاتر نازانی ئایا لە دوای شێرکۆبیەکەسەوە لە کوردە شاعیرێکی تر هەڵەکەوێت شێرکۆبیەکەس تێپەڕێنێت بەڵام کۆمەڵە تایبەتمەندی زۆر هەیە کە ڕەنگە لێرە دەرفەتی هەمووی نەبێ باسکەین بەڵام یەکێک لەو تایبەتمەندیانە بڕەئی من لە شعری شێرکۆبیەکەسا هەیە خەیاڵدانی شاعیرە و توانایەتی بەسەر زمانەوە لیاقەیەکی بەهێزی بەرامبەر بە زمان و زمانی کوردیە و کاک شێرکۆ من هەروکو لە کتێبەکە شەناوناوە تافگەی وشە بۆ بەڕاستی یعنی شارەزایەکی وردی لە زمانی کوردیە هابووە نەک لەم تەنهام شێوەزاری خۆمان شێوەزاری سۆرانی بەڵکو لە شێوەزارەکانی تریشە شارەزایەکی هەبووە و لە شاعرەکانی ڕنگدانەوەی هەبووە بەڵێ بۆچی کاک کامەران کاتێک کە قەسیدەیەکی شێرکۆبیەکەس دەخوێنرێتەوە هەست دەکەیت کە تازە لەدایک بووە هەر ئەو کاتەیە کە ئێستا هێشتا حبرێک چۆنەڵە قەڵەمەکەی بەسەرەوە وشک نەبووە شێواز و تەکنیکی ئەو نووسینە چ نهێنێکی لە پشتەوەیە؟ لە دوای کە باز لەوە کرێت مامۆستا گۆران یەکێک بووە لە نوێگەرانی شعری کوردی دواتریش باسی شێخ نووری شاخ ساڵح کرێت کە شێرکۆبیەکەس هات بەڕاستی هەمویانی تێپەڕان بەو نوێگەری و بۆ تایبەتمەندی لە شارەکانی هەیە
پێم وایە ئەمە سحر و ئەفسونی شعری شێرکۆ بێکەسەکە خۆت ئاماژت پێە کە شێرکۆ کە شعرە نووسێت جیاوازە لە نەوەی خۆی تەنانەت لە پێشەکی بەرنمەکەشە ئاماژە و بە گروپی ڕوانگەیە و ئەو کۆمەڵک هاوڕێی هەبوون شاعیر بوون کاک شێرکۆ جیاواز لە هەمویان شعری نووسی من ناڵم کاک شێرکۆ تەنها و تاقانەیە لە ئەدەبیاتی کوردیە نەخێر چەندین شاعری تریشمان هەیە و چەندین شاعری ژێ بە ڕتم و ڕێباز و شێوازی خۆی شعرە نووسێت بە تایبەتی لەنەوەی کاک شێرکۆیە ئەتوانین ئاماژە بە لەتیف هەڵمەت بین مامۆستا لەتیف هەڵمەت عەبدوڵڵا پەشێ و حەمە باقی جەمال شارباژێڕی دەیان شاعری تریش هەبوو لە جیلی کاک شێرکۆ شعری نووسیوە بەڵام تایبەتمەندیتیش شاعیر شێرکۆ بێکەس لەوەیە کە جیاواز لە هەمویان شعری نووسیوە و خاوەن ڕێچکە و تایبەتمەندیەکی خۆی بووە کە ئەمەش بۆ وای کردووە لە خوێنەرێک لە شعرەکانی وەکو جەنابە هەست بەوە بکەی کە ئەو کاتێک کە شعرێکی خوێنیت و هەستەکەی تازەیەوە بۆ ئێستای نووسیوە. بەڵێ شێرکۆ بێکەس باست لەوە کرد کە زۆر حەزی بە وشەی نوێ بووە هەتا تەنانەت ئەو کتێبێش کە بەڕێزت نووسیوتە چاوگێک لە وشە بە بەردەوام وشە و نوێگەری هێناوەتە ناو زمانی کوردیەوە دنیایەک وشەی هەبوو ئەو خەونی چی بوو بۆ زمانی کوردی هەستێکرد زمانی کوردی زمانێکی هەژارە وشەی زیا ئەکرد بۆ یان هەڵدراوە وشەکانێک کە ئەو توێتی هەمووی کۆ بکرێتەوە بنووسرێتەوە هەموو کورتیەکان لە کۆ بوون کە ئەو هەستی پێ کرد. سوپاس بۆ ئەم پرسیارە پرسیارێکی گرنگ بۆ ئەم پرسیارە لە کۆتایینەوە دەکان و وەرسەتای 2000کانە دایلۆچێکی فراوان لە ناوەندی ڕۆشنبیری کوردیە هەبوو ئایا کە کورد کاڵم کورد لە هەموو بەشەکانی کوردستان بە چی شێوەزارێک بنووسێت ئایا بەم شێوەزاری کە ئێستا ئینووسێن بنووسێت یان نەخێر بە لاتینی بنووسێت بەو پێی کە بەشێکی زۆری هاونیشتیمانی کورد بە لاتینیە نووسن کاک شێرکۆ نییە شاردەوە بە ئاشکرا ئەیوت کە بێ کورد بەم شێوەزارەی ئێمە بنووسێت مبەڕێریشی بۆ نووسینی کوردی بەم شێوەزارەی خۆمان کە ئێستا پێنووسینی ئەوە بۆ ئەیوت سەروەتێکی گەورە لە کللتوری وشە و وشەسازی کورد لەمایە بەشێکی زۆری دیوانەکانی کورد و بەشێکی زۆری ئەفسانە و داستانە کوردەکان بەم شێوەزارە نووسراون ئەو باسی هەموو جارە باسی مەلای جەزیری و ئەحمەدی خانی و نالی و مەحوی و وەفاییە کرد ئەگەر ئێمە بەم شێوەزارە نووسنی ئەم سەروەتە گەورەیەمان چی لێت ئەمە یەکێک لە تایبەتمەندەکانی کاک شێرکۆ بێکەس هەروەکو جەنابیشە لە پرسیارەکەی ئاماژە بێ سەبارەت بە وشە و زاراوەی نوێش بەشێکی زۆری دیوانەکانی کاک شێرکۆ و بەشێکی زۆری ئەو دیوانە چاپکراوانی بە تایبەتی ئەمەی 10 ساڵی کۆتایی تەمەنی زۆربەی جار لە کۆتایی دیوانەکە فەرهەنگێکی وشەسازی دروستە کرد کە ئەو وشانەش زیاتر وشەی هەموو ناوچەکانی کوردستان بوون وشەی ناوچەی موکریان بوو وشەی ناوچەی بادینان بوو وشەی کوردانی ڕۆژاوا بوو ناوچەی بابان و سلێمانی بوو بەردەوام کاک شێرکۆ کاری لەسەر ئەوە کرد کە جۆرێک لە کۆکتێل و جۆرێک لە تێکەڵی هەبێ لە نێوان شێوەزارەکانە بۆ ئەوەی کە هەموو کوردێک لە قامیشلۆ کوردێک لە ئامەد کوردێک لە سنە کوردێک لە دووەک و سلێمانی کە شاعرەکانی خوێندەوە ئەو کەشە و ئەو جەوە تایبەتی بێتە بەرچاو کە شارەکەی پێنووسراوە. باشە کاک کامەران ئێستا کەمێک باسی نامەکانی شێرکۆ بێکەسمان بۆ بکە لە سەرەتاویست کەمێ باسی بکە بەس حەزم کردەوە بە قوڵی بیکەم بە پرسیار ئەو چەندێک چێژی لە نووسینەوەی هۆنرا و شعر ئەبینی ئەوەندەش چێژی لە نامەکانی بین و خەڵکیش چێژی لە نامەکانی بینی کەی خوێندەوە باسی کەمێک لە نامەکانی بۆ بکەم. زۆر سپاس نامەکانی من هەروکو ئاماژەم پێ لە سەرەتایە ساڵێک پاش مردنەکەی دەستم پێ کرد چونکە من خۆم ئەمزانی لە ژیانە کە خۆی لە ژیانە بوو گرنگی زۆریە بە نامە تەنانە ئیشی ڕۆژانەش بەشێک لە ئیشی ڕۆژانەمان ئێمە لە دەستگای سەردەم بە نامە مامەڵی لەگەڵا کردین و نامەی بۆ ئەنووسین ئیشێکە بۆیە کارێکەوە من بەشێک لەو نامانەم کۆ کردوێتەوە ماوەیەکی کەم پێش وەفاتی کە پێشەوی نەخۆش بێ بڕاتەوە ڕۆژەبانی کردم کۆمەڵە نامەی تایبەتی یا پێمینی کۆمەڵە کەسایەتی دیار بوون یەکێک لەوانە نامەی کەبیرم ما بێنامەی ئەحمەد هەردی بوو و نامەی کۆمەڵە کەسایەتی تریش بوو کە لە هەفتاکان و هەشتاکانە بۆیان ناردبوو داوای کرد کە بۆی تایب بکەم و سکانی کەم هەڵیگرم کە
کە پرسیارم کرد بۆ چیتە وتی لە داهاتوامێ بەشێک لەو نامانی خۆم کۆ بکەمەوە و بایەخیان ببم خۆشتان ئەزان و بینەرانی بەڕێزیش دەزانن ئەدەبیاتی نامە نەک لە ئەدەبیاتی کوردی لە ئەدەبیاتی جیهانیە پێگە و بایەخێکی ئێجگار گەورە و مەزنی هەیە ئیتر دوای وەفاتی من بەڕاستی نامەکانم بۆ تایپ کرد و سکانم کرد بەڵام بەداخەوە وەفاتی کرد ئیتر ئەو بوو بە ئایدیا و بیرکردنەوەی ئەوم بگەڕم بە شوێن نامەکانیە بەشی لە نامەکانی لای خۆم هەبوو بەشێکی لای هاوڕێکانی بوو و بەشێکی لای کەسایەتیە دیارەکانی کوردستان بوو بەشێکی لای سیاسیەکان بوو بۆ پێی کاک شەرکۆ عیلاقاتێکی فراوانی هەبوو لەگەڵ نووسەران لەگەڵ ئەدیبان لەگەڵ کەسایەتیە بەناوبانگەکانی کوردستان و عێراق بۆیە نامەکانم کۆ کردەوە بەشی یەکەم کۆ کردەوە کە بەشی یەکەم کۆ کردەوە لە ناوەندی ئەندێشە چابوو لە ماوەیەکی کەما کتێبەکە تەواو بوو و پێشوازێکی زۆری لێکرا کە پێشوازێکی زۆری لەکرا کۆمەڵک هاوڕۆ دۆست لە ناو دەروی کوردستان نامەیان بۆ ناردەم وتیان ئەم نامەی کاک شەرکۆ لای ئێمەیە بەشی دووەمم دەست پێ کرد بەشی دووەمیش بە سوپاسەوە لە دەستگای چاپ و پەخشی سەردەم چاپ بوو لە ساڵیادی کۆچی دوای کاک شەرکۆ بێگەسا پاش ئەوەش کۆمەڵە نامەی ترمان دەستکەوت ئێستا لەگەڵ جەنابتان قسەکەم لە بەشی سێمی نامەکانە کارەکەم و ئومێدم هەیە بتوانم بەشی یەک و دوو سێ پێکەوە هەرسێکی لە دوو بەرگا بە دیزاینێکی جوان چاپ و بڵاوکەمەوە باشە کا کەمەران ئەو نامانە بە ئاسانی دەستەکەوتن یاخود ئەوە بوو هەر بەشێکی و لە شوێنێک بێت دەستکەوتنی نامەکان چۆن بوو ئەستەم بوو ئاماژەم پێە بۆ پێی کە من ئاگادار بم نزیکی 12 ساڵ لەگەڵ کاک شەرکۆ عیشم کرد عیلاقاتێکی زۆری هەبوو لەگەڵ هەم نووسەرەکان هەم لەگەڵ میدیاکار و ڕۆژنامە نووسان هەم لەگەڵ سیاسیەکان و زۆربەی نامەکانی ژینی ئەم کەسایەتیانەیە و بەشێکی لای میدیاکاران و ڕۆژنامە نووسان بوو بەبەستمەوەی خۆیان بۆیان ئەهێنای نامەکان زانیان کات خۆی ئەەکەیتەوە یاخود ئەوە بوو خۆت بە دوایە ئەگەڕایت چەندێک خۆت بە دوای ئەگەڕایت خۆم بە دوایە ئەگەڕام خۆم بە دوای بەژمارە چەند نامەیش خۆ کردوێتەوە ئەگەر بەژمارە بێت بێجگە لە نامانش کە هاتۆتە بەردەسم وەڵاهی ڕەنگە نزیک بێتەوە لە 300 نامە کە ئەڵەم 300 نامە ئەوەی کە بەس بۆ چاپ ئەشێت بیریشی نەچێت لەو نامانەی کاک شەرکۆ زۆر نامەی تیا شتی تایبەتی تایە شتی تایە ڕەنگە تایبەت بوو بە بارودۆخی سیاسی ئەو ڕۆژگارە ڕەنگە بۆ ئێستا بەباشی نەزانم بڵاو بێت و شتی تایە شتی کۆمەڵایەتیە کە ڕەنگە گرفت دروستکە بەڕاستی خۆم لەو بابەتانە پاراستووە شتی ئەدەبی و کۆمەڵاتی و هەندێک هەیە با باس لەوە بکەین کەمێ بینە ناو ژیانی تایبەتیشیەوە چا جگەرە ملپێکی سوور زۆر ئەمانە هەندێشتن کە ئەوەی کە وێنەیەکی شێرکۆ بێکەس ببینە دییان لە کۆڕەکانیان بەشدار بە هەستی بەو شتانە کردووە ئەوانە تایبەتمەندی بوون جگە لەو تایبەتمەندیانە چ نهێنێک یا هەر لە پشتی ئەو تایبەتمەندیانە چ نهێنیەک هەبوو یا تایبەتمەندی دیکا بێت کەسی تر نەبینی بەس ئەوانەی کە زۆر نزیک بوونە لەی بینیانە زانم مەبەستی پرسیارەکە چییە بەشێک لە نامەکانی بۆ کۆمەڵە لە خانمان نووسیوە بەڕاستی بەشێکی سیاسیە ئەوەی سیاسەکان واز لێنم بەزەوی خانمان کە نووسیویانە تایەتی لە بەشی یەکەم و لە بەشی دووەمیشە تایەتی ئەوەی کە خۆیان بەبێ ڕەزامەندی ئەو خانمانە خۆیان بڵاوم نەکردوێتەوە بەڕاستی مەسەلەن ئەوەی کە تایەتی لە نامەکان کە بیرم مابێت لە بەشی یەکەم و لە بەشی دووەمە نامەیەکی تایە بۆ خاتووکانی گۆرانی بێش نامەیەکی تایە بۆ خاتوو مەرزیە نامەیەکی تایە بۆ لازۆی شاعیر نامەیەکی تایە بۆ نایدی حوسێنی بۆ دووسێ کچی تریش خانمی تریش تایەتی و بۆ کچی ئاسایش تایەتی کە کچێکە ڕەنگە کاک شەرکۆ شەیدای جوانیەکەی بوو بێت شەیدای هەڵوێستێکی بوو بێت کۆمەڵێکی تایە هەندێکیان خۆیان ڕەزامەند بوون بەڕاستی بەبێ ڕەزامەندی خۆیان ناتوانم ئێستا هەندێک نامەم لە بەردەستایە هەندێکیان ڕەزامەند نین و هەندێک لە نامەکانیش نامەی ئاساین بەڵام پەرەگرافێکی تایە ڕەنگە باسی کەسێکی ترکا لە نامەکە ئەوانەشم بەڕاستی لا بردووە وتمە ڕەنگە گرفت و کێشە دروست بکات باشە کا کامەران پێت وایە کە لە دوای کۆچی شێرکۆ بێکەس جوانی ژنی کورد بە تایبەتی باشوور بێناسکەوت کەسێک نی ئێستا ئاوها باسی جوانیان بکات باسی تایبەتمەندی کچی کورد و ژنی کورد بکات
مەبەستی لە شعرە بەڵێ ئیتر لە نامەکانیا بێت لە شعرەکانیا بێت هەستاکی لە دوای ئەم هەشت ساڵە ژنێکی کورد بێناسکەوت لە وشەکانی وڵی خۆ خەڵکی تریژەیە شاعری تریژەیە شارە نووسێ بەڵام ڕەنگە وەکو شێرکۆ بێکەس نەبێت بەڵێ کاتە با بێمە سەر پرسیارێکی دیکە سەبارەت هەر بە تایبەت ئەو شتانی کە تایبەتن بە شێرکۆ بێکەس ئەڵێن دەنگیشی خۆش بووە هەندێک جار گۆرانیشی وتووە لە کام مەجلیس و دانیشتانە زیاتر گۆرانی و چ کاتێک حەزیە کرد گۆرانی بڵێت شتێک کاریگەری تێکرد کە گۆرانیە بووتایە وڵی ڕاستە یەشێک لە تایبەت مندەکانی کاک شێرکۆ زەوقی بڵێن بۆ گۆرانی ئەوانە تایبەت بوو حەزی لە هەندێک گۆرانی وێژە کرد سیر بوو ینی بووی تایبەت مەدێتی خۆی بوو بەیشێک لەوانی کە زۆر شەیدای دەنگی بوو کانی بوو من لە یەک دوو جاریش لەگەڵ کانیا هەم دانیشتوین لەگەڵ کاک شێرکۆ هەم لە مەجلیسیا خۆی زۆر حەزیە کرد کە شعرێکی تایبەت بۆ کانی بنووسێت و نامەیەکی بۆ نووسیوە لە بەرگی یەکەمی تافگەی و شۆڵێستا بڵاوم کردوتەوە زۆر جوان باسی ئاستی هوەری کانی یەکات ئەوەی کە من ئاگام لێ بوو بێت کاک شێرکۆ حەزی لە دەنگی کۆمەڵە گۆرانی بێژە بوو بە تایبەتی لە تازەکانە حەزی لە کانی بوو حەزی لە عەدنان کەریم هەبوو حەزی لە زەکەریا هەبوو گۆرانی زەکەریا حەزی لە پەیوەنجاڤ هەبوو کە پەیوەنجاڤ خۆشی زاواشی بوو لەوانەی پێشوشە زۆر سەرسامی حەمەی ماملێ بوو و زۆر شەیدای دەنگی حەمەی ماملێ بوو و حەزی لە دەنگی عەلی مەردان بوو کۆمەڵە گۆرانی بێژ بوو کە ئەوەی کە من ئاگام لێ بوو بێت و گۆرانی چی وتونەتەوە بە تایبەتی لە مەجلیسە تایبەتیەکانە و لە کاتی داعوەت و کۆمەڵە مەجلیسی تایبەتیە مەزەری خالقیش حەزی لێ بوو چونکە هەم هاوڕێشی بوو هەم زۆر حەزیشی لە دەنگی مەزەری خالقی بوو باشە کا کامەران یەک پرسیاری دیکە ئەویش سەبارەت بە مامەڵەکردنی شێرکۆ بێکەس چونکە دەزانی بۆ پێی کورد بە زۆر نەهامەتیا تێپەڕەوە ئەوەیش کە بیری نەتەوایەتی هەبێت هەمیشە خەمبارە لەو بارەیەوە ئەمێ بزانم لە ڕووی مامەڵەکردنەوە کەسێک بوو کە خەمبار بێت هەمیشە بۆ نیشتیمان و بۆ ئەو وەزعی کە کورتیاتی یاخود کەسێکی قسە خۆش و نستەق بێژ بوو کاتێکا لە دانیشتەکانە دانیشت کاکشێر و کەسێکی زۆر قسە خۆشوانە بوو بەڵام بەردەوام خەلەقی کوردی هەبوو لە ڕاستیە زۆر بە تایبەتی لەم ساڵانی ئاخیری تەمەنیە زۆر خەلەقی کورد بوو و کاکشێرکۆ ڕێی خۆشی نەئەشاردەوە ڕەنگە جەنابیشانەوەکو میدیاکارێک بزانن هەمیشە ڕێی خۆی لەبارەی کورد و کوردستان و نیشتیمانەوە بە ئاشکراوت و هەموو ئەو خۆپیشاندان و ناڕزانێت ژی وڵاتانی دراوسێ کە بردومانی ناوچەکانی کوردستانیان نەکرد یا گرفتیان بۆ هەرێمی کوردستان دروستە کرد کاکشێرکۆ لە پێشەوی و کەسانە بوو کە ناڕزایی هەبوو کە ناڕزایی هەم بە نووسین هەم بە شیعر هەم بە پرۆسەی بڵێن کاری جەماوەری کاکشێرکۆ لە تەعاملی خۆیان ڕاستە وەکو شاعیرە دڵی ناسک بوو بەڵام کەسێکی زۆر کۆمەڵایەتی و زۆر قسە خۆش بوو و جارجاریش تووڕا بوو بەڵام تووڕەبوونەکانی کاتی بوون بەس لە کەس تووڕە نابوو بەس لە کوڕەکان تووڕا بوو باشە دەستەکانت خۆش بێت کابران سوبحان و سەر و هاوکات کە لە دەستگای چاپ و پەخشی سەردەم پێکەوە هاوکار بوونە لەگەڵ مامۆستا شێرکۆ بێکە زۆر سپاس دەکەم ئەم بەیانیە کۆمەڵێک لە بیرەوەری و یادەوەری ئەوت بەبیرهێناینەوە باسی ئەوت کردو و باسی ئەو کارانەیشت کرد کە خودی خۆت بۆ ئەوت ئەنجامداوە وەکو کتێب و نووسینەکان دەستەکانت خۆش بێت زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ میواندارەکەتان بەڵێ خانی بیرینەتەوەی دامەزراندووە 150 ساڵی پێچ و هەتاوکو حاجی قادری کۆی هات حاجی قادری کۆیش لە دوای خامۆشبوونی 75 ساڵی پێچ و هەتاوکو شێرکۆ بێکەسات جا نازانین چەندێکی تری پێچێت تاوەکو شێرکۆ بێکەسێکی دیکە دروست ببێتەوە بتوانێت قەڵەمێکی شعر و هۆنراوە بەو شێوەیە جوان بگرێتە دەست و بۆ کورد و کوردستان و نیشتیمان و بۆ جوانی و ژن بنووسێت لە بابەتەکەمان دەردەچم و دێمەوە ناو بڕگەکانی دیکەی پرۆگرامی ڕۆژ باشەوە دێمە سەر بابەتێک کە پێیوەستە بە ژنانەوە کە لە ناوچەی نیوپۆرت لە وێڵز هێشتا ژنان بە شێوەیەکی سادە و سەرەتایی کارەکەن و جلوبەرگەکان بەدەست دەشۆن زۆر کەس ئێستاکی گوێبیستێمە بێڵە
خۆزگە لەو شوێنە نەژیم ڕقی دنیام لە جلشتنە بەدەست بەڵام کۆمپانیایکی ئەوان بەخواستی خۆیان ئەو کارە دەکەن بەڵام کۆمپانیایکی بچووک لە دەست پێشخەریەکدا پرۆژەیەکی ئامێری جلشتنی بۆیان دابین کردووە کە زیاتر لە 1500 ئامێری سادەی جلشۆری دروست کردووە. ئامێرەکە لەسەر شێوە دیزایانی ئامێری زەڵاتە دروست کراوە و دەبێت هەر بەدەستیش بخولێتەوە وەکو بیسوڕێنێتەوە جاوە وەکوە هەر بەدەست بیشۆرێت بەڵام هەر یەک هەنگاو چۆنەڵی یەک ستێپ لەوەی خۆیان باشترێکە با بیبینین. ئەگەربینینی دیمەنی جلوبەرگ شوشتن بەدەست وەک کارێکی سادە بێت بەڵام بۆ زۆر لە ژنانی جیهان وەک کارێکی قورس و ئەستەمی ئەوانە و بە جۆرێک کاریگەری لەسەر ژیانیان دروست کردووە کە بووەتە بربەست لە بەردەم تەندروستیان بەهۆی ئەو بژێویە خراپەی خێزانەکانی تێدایە. لە پاش هەوڵەکانی کۆمپانیایکی بچووک بۆ دروستکردنی جلشۆرێکی سادە هەموو ئەمانە دەگۆڕێت و دەبێتە چارەسەرێکی ئەندازیاری بۆ یارمەتیدانی مرۆڤ کە چی دیکە ناچار نابن هێندە ماندوو ببن بە شوشتنی جلوبەرگەکان. هەموو خێزانێکەمان قسەیان لەگەڵ دەکەم وەک بەڵێنێک لێم وەردەگرن ئەوان دەیانەوێت ژیانیان باشتر بکەن بۆیە زیاتر هەست بەوە دەکەم کە خەڵک پێویستیان بە ڕێزگرتنە پێویستیان بەوەیە ڕەچاوی بارودۆخیان بکرێت ئەوان دەیانەوێت دەسەڵاتیان بەسەر ژیانی خۆیاندا هەبێت. جلشۆرەکە لەسەر شێوەی ئەندازەی ئامێری زەڵاتە دروستکردنە کە وەک ئەو دەخولێتەوە و دیزاین کراوە کە بەدەست دەجوڵێنرێت و دەخولێتەوە. لە پاشەوەی کۆمپانیاکە ژمارەیەک لەو ئامێرە دروست کرد نردی بۆ ئەو ناوچانەی کە خزمەتگوزاریە سەرەتاییەکان تێدانیە و لە ئاستێکی هەژاری گەورەدان و بەشێکیشی بۆ ناو کامپی ئاوارەکان و ئەو خێزانانەی بژێوی ژیانیان خراپە. پرۆژەی ئامێری شۆردن لە ناوچەی نیوپۆرت لە وێلز دەستی پێکردووە و زیاتر لە 7500 ئامێری جلشۆر ئامادەکراوە و ڕەوانەی ئەو شوێنانە دەکرێت کە دانیشتوانەکەی خزمەتگوزاریەکانی ژیانیان لە ئاستێکی سەرەتاییدان. خاوەنی پرۆژەکەش تیمێکی بچووکە کە هیوایان بە گۆڕانکاری گەورە هەیە. ئەوان پێیان وایە دیزاینە سادەکەیان هێزی هەیە نەک تەنها بۆ کەمکردنەوەی کار لە شوشتن بەڵکو گۆڕینی ژیانیش بۆ هەموو ئەو کەسانەی بەدەست کاری قورس و گرانەوە دەناڵێنن. بێگومان شێوازی ژیانیان وە ژینگەکەیان دیارەکە سەختی و قورسی تێدایە بەشکوب بۆ ئامێرە هەندێک جشتەکان ئاسانتر ببێتەوە. ئێستاش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان تام پێ بڵێم کە بە چ شێوەیە. کە $100 بەرامبەر بە 148500 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 174750 دیناری عراقیە، 100 پاوند بەرامبەر بە 205750 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17400 دیناری عراقیە، 100 تومەنی ئێرانی بەرامبەر بە 5830 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 24 بە 430 دیناری عراقیە، مسقالێکی زێری عیار 21 بە 378 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 18 بە 322 دیناری عراقی. لە دوای ماوەیەکی زۆری قەدەغەکردن بە تایبەتی دوای 15 مانگ لە قەدەغەکردن و وەستانی کۆنسرت و میوزیک و هەموو ئەو فستیڤاڵ و بابەتانی کە لە ئەرجنتین بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆناوە کرا، ئێستا میوزیسیانان و هونەرمەندانی ئەو وڵاتە ئامادەکاری بۆ دەستپێکردنەوەی چالاکی هونەرەکانیان دەکەن. هەروەکو لە هەندێک لە وڵاتانش بە هەمان شێوە دووردەوردە دەست دەکرێتەوە بە چالاکیەکان، بەڵام دیسانە وەک دەبینین ڤایرۆسی کۆرۆنا جۆری دێلتاکەی هاتوتەوە و هاوکات بەشێکی دیکە لە هونەرمەندان ئامادەکاری بۆ تۆمارکردنی بەرهەمی نوێ دەکەن و بەشێکی دیکەشیان لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە پشتیوانی دارایی وەرەگرن بۆی بتوانن جارێکی تر بە بەرهەمی نوێ و گۆڕانکاری بگەڕێنەوە بۆ کۆنسرت و ئاهەنگ و گۆرانی و میوزیک و جارێکی دیکە بینەرانیان بە ستێجی شانۆکانی کۆنسرتەکان یاخود شانۆگەرەکان شادکەنەوە. ئەمیش پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بوو. هیوادارم کە بەدڵتان بوو بێت تا ڕۆژی شەممە لە هەفتەی داهات و ڕۆژێکی نەدەست پێکەینەوە ئەوە بەخوای گەورەتان دەست پێر بوو ماڵاوە و خەتان.